كتابك هي زور بنرخ بناوي استمتع بحياتك دكتور محمد عبد الرحمن العريفي مامۆستای زانکۆ وتارخوێنی مزگەوت لنووسیوێتی لە لاپەڕەی سێنزەی دەقە عەرەبیەکەدا. ئەم کتێبە خۆشبەختانە لە کتێبخانەی کوردیدا کراوە بە کوردی بە ناوی بەختەوەر بژی. مافنەس و نووسەر هێمن محەممەد علی کردوێتی بە کوردی لە لاپەڕەی حەفدەی کوردیەکەدا. سێنزەی عەرەبیەکە ئیستەمتع بحیاتیکە بەختەوەر بژی لاپەڕە حەفدەی کوردیەکەی. مامۆستا دکتۆر محەممەد عەبدوڕەحمان العەریفی دەڵێ هاوڕێیەکم هەبوو کاکە عەبدوڵڵای ناوبوو. کاک عەبدوڵڵا گەنجێک بوو زۆر پابەند بە ئیسلامەوە، زۆر دڵگەرم، زۆر خوێنگەرم، وەکو باوکت خاوەن هەڵوێست، هەر بێ شەریعێکی ببینە ئەمری پێدەکرد، بەڵام وریا و لێزان نەبوو. ڕۆژێک کە عەبدوڵڵا لە ماڵەوە دەردەچێ دیارە باسی جنوب دەکا، باسی عەرەبستان دەکا دکتۆر محەممەد عەبدوڕەحمان العەریفی، ئەڵێ ئەو کاکە عەبدوڵڵا بەلای کابرایەکە دەڕۆ لەسەر دارخورمای خەریکی لێکردنەوەی متر بەکردنی خورماکەیەتی تر کاری دارخورمایی دەکات لە باخەکەیدا. بانگی عەسریشی داوە، ئەمیش هەنگاوەکان خێرا دەڕوە خوا بکەم فریای قامەتی نوێژ کەم و نوێژەکەدا نەبەستێ، لەگەڵ ئیمامە فریای نوێژدا بەستن کەوم، سونەتی پێش نوێژی عەسرەکەی لە ماڵەوە کردووە. ئەڵێ بە کابرا دەڵێ کاکە وەرە خوارەوە بەبێ سەلام و کەلام، وەرە خوارەوە نوێژی عەسرەکە دوان نزیق قامەتە و نوێژەکەت دەفەوتێ، جەماعەتەکەت دەفەوتێ. کابراش بە زمانێکی شیرین دەڵێ باشە براکەم، ئەڵێ باشەی چی؟ هەر یەکسە وەرە خوارەوە، ئەو نابینی وا قامەت کرا. کابراش دڵ برا وا دێم، کوڕە دەڵێ هەی دوو لە ڕووی جەنابتان، هەی گوێ درێژ، سیل یا حیمار پەلە بکە، هەی گوێ درێژ، بۆ دنیا ئەوەندە لەو بەرزیەوە خەریکە دەکەوێتە خوارەوە بۆ دنیا بۆ پێشوێک خورما ئەوەندە دڵسۆزی بۆ خەوی نوێژەکە نییە، زۆر بە تووڕێیەوە پێی دەڵێ، مە بە حسابی خۆی ئامۆژگاری کردووە. کابرا دەڵێ هەری بۆم بوەستە ئێستا پێدەسەلمێنم من کەرمیان تۆ شورکی دارخورمایەک دەبڕێ و بە پەلە دێتە خوارەوە. کابرا دەزانێت کەتنی کردووە. کوڕە گەنجەکە عەبدوڵڵا خێرا عەباکەی بەسەر خۆیان دەدا، عەگالەکەی بەسەر خۆیان دەدا و بە پەلە بۆی دەرەچێ و ڕادەکات لە مزگەوت تا خۆی لە سەفی جەماعەت دەکا. کابراش کە دێتە خوارەوە تازە لە ڕقانە هەر ناچێت بۆ مزگەوت، دەڕاتە ماڵەوە نوێژەکەی دەکا و ئیسراحەتێک دەکا و نان دەخوا و دێتەوە. هەمان کوڕی گەنج بۆ نوێژی عەسر ڕێگاکەشی بەوێدایە بە ڕێگایەکی تر ئازێتەوە ماڵەوە، دێتەوە ئەم جارە شێوازی خۆی دەگۆڕێ، دەڵێ ئەسسەلام عەلەیکم، سڵاوی خوا لێبێ خاوەن با، کاکێ جانە حاڵت چۆنە؟ ویش دەڵێ سڵاوی خوا لە جەنابەت بێ، یاخوا بەخێر بێ. ئەڵێ موژدەی خێرم دەیە، باخی خورمای ئەم ساڵمان چۆنە؟ دەڵێ سوپاس بۆ خوا، عایبی نییە، الحەمدولیلا شکر زۆر پڕبەرهەمە. دەڵێ یا ڕەبی لەخوا بەزیاد بێ، یاخوا باخەکەت پڕبەرهەم بێ، یا ڕەبی خوای ئەم ماندووبوونەت هەمووی ئەجری قیامەتت بێ، تۆ لە پێناوی ماڵ و مناڵا ڕەنج دەدەی، دڵنیا بەخوا هەمووت بە چاکۆ بە عیبادەت بۆ دەنووسێ، یاخوا لەشت ساغ بێ، هەمیشە تەندروست باش بی، باخەکەت هەروە گەش و ڕازاوە بێ. بەڵام وا بزانم جەنابەت مەشغوڵ بووی، گوێت لە بانگی عەسر نەبوو، بانگی داوە وا نزیق قامەتە، بۆ تەشریف نایانێ خوارەوە ئاوێکی سارد بخۆی ئیسراحەتێک بکەی، بچین بە یەکەوە جەماعەتەکەمان بکەین و دوایی بە لەشی ساغەوە بڕۆی خەریکی کارەکەت بی تەواوی بکەی. کابرا زۆر دڵی خۆش دەبێت، ئەو هەموو دوعا خێرا ئەم زمانە شیرینە یەکسەر دێتە خوارەوە چاکچۆنێکی گەرمی لەگەڵا دەکات، لە برام یەخوا ماڵ داوا بە فەرم با بڕین نوێژەکەمان بکەین، هەندێک خورمای تەڕ و توازە جوانی شێداتێ و پەرداخی ئاوی سادیشی بۆ دێنێ و بە یەکەوە دەڕۆن. لە ڕێگا بۆی باز دەکات، دەڵێ تۆ لە خێزانێکی باش پەروەردەکراوی، موسڵمانێکی زۆر ڕێک و پێک و زمان شیرینی، تۆ ڕەحمەتی پێغەمبەرت صلی الله علیه و سلم پێیە، بەڵام کوڕە بەڵا دەبارێ. ئەڵێ چۆن؟ دەڵێ نیوەڕۆل کەسێکم لێ پەیدا بوو، هەر داخی ئەوە یەک جار بیدۆزمەوە، بەس بم دۆزیایەوە پێم بوو تا داخۆم من گوێ درێژمیان ئەو وەڵی سەریم پان دەکردەوە. نازانێەوە هەر کاک عەبدوڵڵای نیوەڕۆیە، بەڵام ئەم شێوازە لەکوێ و ئەو شێوازە لەکوێ؟ هەردووکیان یەک بابەتە، هەردووکیان بە کابرایەکی و تۆ کە مەشغوڵی کاروباری دنیاە وەرە نوێژەکەمان بە جەماعەت بکەین، بەڵام شێوازی یەکەم چۆن دڵی کابرای ڕەنجان لە داخی ئەو هەر نەچوو بۆ مزگەوت، لە داخەوە چوو لە ماڵەوە نوێژەکەی کرد، ئەگەر زۆر بە ئیمان نەبووە هەر نەیدەکرد. شێوازی دووەم دوعای خێر، لەفزی شیرین، کابراش هات گەلێ مەمنونیشی بوو، ئیشەکەشی بەجێهێشت، لەگەڵیشیا چوو بۆ مزگەوت و زۆر ستایشی هەڵوێستی خۆی و خێزانەکەشی کرد کە تۆ لە ماڵێکی جوانە پەروەردەکراوی. بەڕێزان ئەمە نەسیحەتە، ئەمە فەرمانکردن بە چاکەیە. هەر یەکێک لە ئێمە کە ناشەرعی دەبینین نابێت دەنگ بەرزکەینەوە و هات و هاوار و هەی بە لەعنەت بی و هەی لەعنەتی خوال دەیەوە پەنجەی بۆ ڕاکێشی و باسی بکەی و ناوی بزڕێنی. نا، ئاوا بەم شێوازەی دووەمیان کە کابرا بانگی کرد و کارەکەشی پێکرد و خێرەکەش دەستی هەردووکیان کەوت و ئەوەی یەکەمیان نەفرەتی لێکرد. ئێمە بەشیر و وەلا تونەفیر و هەمیشە موشتە بەخش بن، هەمیشە خەڵکی بانکن، پێی بڵێ ئەمە ناشەرعێ، دەبێ هەڵوێستت هەبێ، بەڵام چۆنی پێ دەڵێ ئەمە لێزانینی دەوێت. ئێمە بە شمشێر
فەرمان بە چاکە و نەهی لە خراپە ناکەین، بەڵکو بە حیکمەت ادعو إلى سبيل ربك بالحكمة والموعظة الحسنة.